ڕووداوە سروشتیەکان کە ڕوئەیەن ئەمە پێ ئەوترێت ڕووداوی زەبر ئامێز. ئێمە عادەتەن بە ڕووداوێک ئەڵێن ڕووداوی زەبر ئامێز کە مەترسی لەسەر ژیانی کەسەکەدا بنێ ڕاستەوخۆ، یاخود تۆ شاید حاڵی لە دەستدانی ژیانی کەسێک بووی کە بەداخەوە لە ڕووداوی بوومەلەرزەیە ئەوەی کە ڕوویە زۆربەی کەسەکان خۆیان لەناو بارودۆخەکەیە بوون و یاخود شاید حاڵی بوون. ئەمە ڕووداوێکی زەبر ئامێزە کە ڕاستەوخۆ تهدید و مەترسی بێ لەسەر ژیانی خۆت یاخود ژیانی کەسێکی تر کە ئەمە دواهاتەکەی ئەکرێت کۆمەڵێک گرفتی دەرونی لێ بکەوێتەوە کە یەکێک لەوانە فشاری پاش زەبری دەرونیە. ینی ئەو ڕووداوە بەردەوام دێتەوە ناو بیرکردنەوەیان، وەکو ڤیددیۆیەک هەندێک جار دێتەوە بەرچاویان، یاخود بێتاقەتیەکی زۆر تووڕەبوون و هەڵچوونێکی زۆریان بۆ دروست ئەبێ بەردەوام بە ئاگا ئەبن نەوەکو ڕووداوێکی هاوشێوە ڕووباتەوە. ئەمە یەکێکە لە گەورەترین کاریگەریەکان بۆ کەسانی کە لە نزیکەوە شاید حاڵی بوون، جگە لەو کاریگەریانی کە لەسەر کەسانی دەوروبەر حتا ئەگەر تەنانەت بیست بێتیان یاخود لە سۆشیال میدیا و تەلەڤزۆنەوە بینی بێتیان کە بوومەلەرزە لە ناوچەیەکی نزیک بە ناوچەکەی ئەوان ڕوویاوە، دڵە ڕاوکەیان بۆ دروست ئەبێ کە خودی دڵە ڕاوکێش بیرکردنەوەی لە خراپترین ئەگەر، ینی ئەو وێنەیە ئەهێنێتەوە بەرچاوی خۆت ئەگەر لە ئێمە ڕووبە، ئەگەر بن کەسە ئازیزەکانم لە دەست بم، ئەگەر خۆم تووشی کەم ئەندامی ببم، بەردەوامم بیرکردنەوەی ئەبێ بە دڵە ڕاوکەیەکی بەردەوام لە کەسەکە، جگە لەوەی کە لە هەندێکیانە ئەبێ بە فۆبیا، بە ترسێکی زۆر و خەمۆکی و گروپی نەخۆشە دەرونیەکانی تر. مهمترین کاریگەری کە کەسەکە وەری ئەگرێ لە ڕووداوێکی زەبر ئامێز تەنگەژەی پاش زەبری دەرونیە، فشاری پاش زەبری دەرونیە کە لەناو خۆمانە بە شۆک، بە سەدمە ناسراوە، واتە لەو شۆکەوە لەو ڕووداوە لە ناکاوەی کە چاوەڕوانی نەکردووە و کە ڕوویاوە بەردەوام بیری ئەمێنێت و یێتەوە بەرچاوی. یەکێک لە کاریگەریەکانی تر لە دەستدانی کەسی ئازیزە کە چاوەڕوان نەکراو بووە لە دەستدانەکەی. بۆ نمونە کەسێک نەبووە نەخۆش بوو بێت، کەسێک نەبووە کە بە تەمەن بوو بێت، ینی تەوەقوعی ئەوە بکەیت کە ئەگەری هەیە لە ژیانە نەمێنێت لە ناکاو هەموو شتەکان ئۆکەیە لە ژیانی کەسەکە و لەپڕ لە چرکەیەکە هەمووی کۆتاییەت. ئەمە جگە لەو ماتەم و تازیێباریەی کە کەسەکە ئەیبێ بۆ لە دەستدانی کەسە ئازیزەکانی ئەگەری هەیە تووشی شۆک ببێت، ئەوەی کە پێوترێت تەنگەژەی پاش زەبری دەرونی، ئەو فشاری کە لە پاش ڕووداوێکی زەبر ئامێزەوە دروستە بێت، جگە لەوەی کە خەمۆکی لەگەڵا ئەبێت، چکە دوو ڕووداوی گەورە لە ژیانی کەسەکەیە ڕوویاوە، دوو کاریگەری گەورەی وەرگرتووە، لەگەڵەوەی کە دڵە ڕاوکەی ئەبێ بەردەوام لە نیگەرانیە ئەبێت ئەگەر گوێی لە بابەتێک بێ دەربارەی لە دەستدان، دەربارەی بوومەلەرزە، دەربارەی ڕووداوی سروشتی، هەمان ئەو نائارامی و بێتاقەتیە بۆ کەسەکە ئەگەڕێتەوە. بە پێی کەسەکان ئەگۆڕێ، بە پێی چی پێڵێن ئامادەیی بایۆلۆجی کەسەکە. زۆر کەس ڕووداوی زەبر ئامێزی بەسەر هاتووە، بەڵام ئەبینی نەبووە بە تەنگەژەی پاش زەبری دەرونی، چونکە ئێمە کە ئەڵێن گرفتی دەرونی یان نەخۆشی دەرونی لە کەسێکا دروستە بێ، ئەبێ دوو لایەنمان هەبێ، ئامادەیەکی بایۆلۆجی لە ڕێگەی ئەو گوێزەرەوە دەماریانەی مێشکی کەسەکە یاخود ئەو گۆڕانکاری هۆرمۆنیانی کە لە جستەی کەسەکەیە ڕوویان لەگەڵ هۆکارە ژینگەییەکان. بۆ نمونە کەسێک ئەبینی ئامادەیی نییە بۆ توشبوون بە زەبری دەرونی، ئامادەیی نییە بۆ توشبوون بە دڵە ڕاوکێ لە ڕووی بایۆلۆجیەوە، تەنانەت دەگە ڕووداوەکەش لە واقعە ڕووبات، ئەو کاریگەریەی لەسەر دانانێت. هەموو ڕووداوە سروشتیەکان کە زیان هێنەر بێت و مەترسی ڕاستەوخۆی هەبێ بۆ سەر ژیانی کەسەکان، ئێمە ناویان ئەبین بە ڕووداوی زەبر ئامێز، کە هەنێک جار کە ئەوترێت هەموو ڕووداوێکی زەبر ئامێز مەرج نییە ببێ بە فشاری دەرونی، دڵە ڕاوکێ، خەمۆکی، ئەمە مەرج نییە، بەڵام مەرجە هەموو فشارێکی پاش زەبری دەرونی، هەموو تەنگەژەیەکی دەرونی لە پاش ڕووداوێکی ناخۆشەوە ڕووداوێکی زەبر ئامێزی لە پشتەوە بێت. هەرچەند ئێستا یەکێک لە ڕێگە نوێیەکان کە لە چارەسەریە بەکارەهێنێت تراوما ئینفۆرمدە، ینی ئەگەڕێینەوە بۆ هەموو گرفتێکی دەرونی کە کەسەکە هەیبێ، ئەگەڕێینەوە بۆ ڕابردووی بزانین ڕووداوی زەبر ئامێز هەبووە لە ژیانە، ینی ئەتوانین بڵێن ڕووداوی زەبر ئامێز کە مەترسی هەبوو بێ لەسەر ژیانی کەسەکە، ئینتر مەترسی لە دەستدان بوو بێت یاخود لەو بارودۆخەیە چۆن ئەڵێن کۆمەڵێک هەستی لەلا دوور کەسەکە دروست کرده بێت و چەپێنرا بێت لە ناخیا، ئەگەری هەیە لە پشتی
هەر نەخۆشیێکی دەرونیەوە بێت کە کەسەکەی ئەناڵێنێ بەدەستیەوە. بەداخەوە گەورەترین کاریگەری بۆ کەسانی کە شاید حاڵی نەبوون دڵەڕاوکەیەکی زۆر دروست ئەکات، ینی دڵەڕاوکەیەکی زۆر دروست ئەکات لە ناو خەڵکە ئەگەر شتێکی واڕوویە ئێمە چی بکەین، ئێمە چۆن مامەڵە بکەین، ترس دروست ئەکات، ئەمە لەسەر ئاستی ئاسایی و غەمباری دروست ئەکات. بەڵام بۆ ئەو کەسانی خۆیان نەخۆشی دڵەڕاوکەیان هەیە باشە، ئێمە جۆرێک لە دڵەڕاوکێمان هەیە، دڵەڕاوکەی گشتیە، دڵەڕاوکەی هەیە بۆ هەموو بارودۆخێک، ینی ئێستا لەوانەیە زۆر کەس کە خۆی دڵەڕاوکەی هەبێ بەردەوام نیگەرانی ئەوە بێ نەوەکو لێرەش ڕووبە، ئەگەر ڕووبە ئێمە چی بکەین، مناڵەکان چی لێ بکەین، لەکوێی ماڵەکەیە بخەوم، ینی بەردەوام لەو نیگەرانیە بێ. کەسێک ئەگەر خەمۆکی هەبێت ئەو ڤیدیۆ و بابەتانە لە سۆشەڵ میدیا و لە تەلەڤیزۆنە ئەبینێ خەمۆکیەکەی تونتر ئەبێ، هەستیارتر ئەبێ. ئەگەر کەسێک ترسی هەبێت لە ڕووداوە سروشتەکان، هەر فۆبیای هەبێت وەکو نەخۆشی خۆی لەگەڵی ئابوو بێت، بینین و بیستنی ئەم ڕووداوانە زۆرترین کاریگەری لەسەردانێت. ئەمەش بۆ معنایە نایە بڵێن ئێمە نامانەوێ سەیری بکەین، ئەبێ شاید حاڵی بین، ئەبێ هاوسۆزیمان هەبێ و ئەبێ تێبگەین و شێوازەکانی خۆپارێزی لەبارەوە بزانین، بەڵام نەک بە و معنایی کە بهێڵین بارودۆخی دەرونیمان زیاتر تێکبار، نیگەرانیەکەمان زۆرتر بکە، خەمۆکیەکەمان زۆرتر بکە. لەبەرەوە ئێمە کارەساتێکی مرۆڤایەتیە، ئەمە ناتوانین بڵێن با ڕاگەیاندن باسی نەکات، با ئەو چیرۆکانە بڵاو نەبێتەوە، چکە هەریەکە لەم ڕووداوانە کە ڕوو ئەیات کاریگەری لەسەر تێڕوانین و دنیابینی خەڵکدانێ بۆ ژیان. زۆر کەس مانای ژیانی لەلا گۆڕا کە ئەکرێت لە چرکەیەکە هەموو شتێکی ئێمە هەوڵی بۆ ئین کۆتایی بێت. ئەم کاریگەریانە هەیە و بۆ ئەو کەسانی کە خۆیان لە ناو بارودۆخەکەیان چۆن خزمەتگوزاری سەرەتایی تەندروستی هەیە، خزمەتگوزاری سەرەتایی دەروندروستیش هەیە، فریاگوزاری سەرەتایی دەروندروستی، وەکو ئەو بارودۆخانەی کە ڕوئەیە لە هەموو وڵاتێک کە عادەتەن منەظەمات و دەروونناس و کۆمەڵانسەکانە ڕوون بۆ یارمەتی دەرونی ئەو کەسانە بن. ئەمە زۆر مهمە، جگە لە پێویستە سەرەکیەکانی کە فریاگوزاری سەرەتاییە بۆ ژیانی کەسەکان بتوانرێ یارمەتی بدرێن. ئەمە بۆ کەسانی کە لەو ناوچەیەیان وردە وردە بتوانن بگەڕێنەوە سەر تا ڕادەیەک ژیانکردن، چکە زۆر قورسە بۆیان، زۆربیان زۆرترین ئەندامانی خەزانەکانیان لە دەستداوە یاخود کەم ئەندامیان هەیە. بۆ ئەوانی کە لە دوورەوەن وەکو ئێمە ئەگەر هەستەکەین بینینی ڤیدیۆکان، بینینی ڕووداوەکان، کاریگەری دەرونی زۆر خراپمان لەسەردا ئەنێ کە ناهێڵێ ژیانی ڕۆژانەمان بە بەردەوامی تێپەڕێن، ناتوانین کەمتری بکەینەوە، چکە ئەوەی لە دەستمان تێت لە ئێستەیە کۆمەکە مادیەکەیە کە بتوانین پێیان بگەێنین. ئەوەی ئەتوانین یان و کەسانەی کە لە ڕووی دینی و ڕۆحیەوە دوعایان بۆ ئەکەن، ئەمە ئەو شتانەیە کە ئێمە لە دەستمان دێت بتوانین بۆیان بە ئەنجام بگەێنین. بەڵام ئەو کەسانی گرفت و نەخۆشی دەرونیان هەیە، ینی بتوانن بە ڕاوێژکردن لەگەڵ چارەسەرکارە دەرونیەکەیان، لەگەڵ دکتۆرە دەرونیەکەیان بڕیار بن لەسەر ئەوەی تا چەندێک ئەتوانن سەیری ئەم دیمەنانە بکەن و تا چەندێک سەیری نەکەن، چکە هەندێک کەس کە دڵەڕاوکەی زۆری هەیە، خۆ ئێمە ناکرێ ئەو شتێک کە دڵەڕاوکەی هەیە لی دوور بخەینەوە، هەندێک پێویستەکە سەیری بکە بۆی توانای تەحمل و بەرگەگریەکەی زۆرتر ببێت. و بە تایبەتی ئەوەی کە من زۆر بەلامەوە گرنگە بۆ مناڵەکانمانە، چکە مناڵ تێگەیشتنی جیاوازترە بۆ ڕووداوەکان، تێناگات کە لە ڕووی زانستیەوە تێناگات کە ئەم بوومە لەرزەیە چۆن سەرچاوەگرێت، چۆن کاریگەری دائنێ. بۆیە ئێمە پێویستمان بەوەیە هەستی هاوسۆزی لە ناو مناڵەکانمان دروست بکەین، هەستی یارمەتیان، بەڵام نەبێتە هۆی ئەوەی کە دڵەڕاوکەیەکی زۆر لە مناڵەکانە دروست ببێ. بابەتێکە زۆر گرنگە ئێمە کە تووشی هەر گرفتێک و نەخۆشیێکی دەرونی ئەبین لە دەسەڵاتی خۆمانان نیە و توانای کۆنتڕۆڵکردنیشمان نامێنێ بەسەر و گرفتە دەرونی کە هەمانە. بۆیە کە خۆیان بیانوی یارمەتی خۆیان بن، بەڕاستی ئەمە قورسە، چکەمەیەکێکە لە فکرە هەڵەکان کە ئێمە هەمانە بەدەست خۆتە، خۆ دەتوانی یارمەتی خۆت بین، نەخێر بەدەست خۆمان نییە، هەم لە ڕووی دەرونی و هەم لە ڕووی ئەو گۆڕانکاریە نیۆڕۆبایۆلۆجیانی کە لە مێشکی کەسەکەیە و لە جەستەی کەسەکەیە ڕوویاوە. ئەوەی ئەکرێت خزمەتگوزاری دەرونیە کە ئەبێ پێشکەشیان بکرێت بە تایبەتی لە دوای مانگێک لە ڕوودانی ڕووداوەکە، چکە ئەگەری دەرکەوتنی توشببوونیان بە سەدما بە فشاری پارزەبری دەرونی یاخود لە دەستدانی کەسە ئازیزەکانیان، چکەمە ماتەمێکی گەورەیە لە دەستدانی یەک کەس نییە بۆی ڕووداوێکەوە، کۆمەڵێکی زۆرن کە هەمویان گرێدراون بە یەکتری. ئەمە لە ڕووی خزمەتگوزاری کە پێشکەش بەوان ئەکرێت، بەڵام لە هەمووی گرنگتر
بۆ ئێمە کێ پێی ڕاگەاندین کە ئەم ڕووداوە ڕوویاوە لە چاو 50 ساڵ لەمەوە بەرا لەوانێ زۆر بوومە لەرزەی لەمە ناخەژێنتر ڕوویا بێ بەڵام ئێمە پێمان نەگەیشتووە لە ئێستەیە ئەرکێکی سەرەکی لەسەر میدیا هەیە یعنی ئەتوانین بڵێن میدیای فەرمی پەیجەکان هەموو ئەمانە ئەتوانێت کاریگەری دابنێ لەسەر ئەو بیرکردنەوە و فکرە گشتیەی کە ئێمە ئەمان بە بەرامبەر بە ڕووداوێک زۆر جار ئەوە لە بەرچاو ناگیرێ کێ سەیری ئەکات چ کاریگەریکی دەرونی لەسەر کەسەکاندا ئەندرێ ئێمە گەر دیقەت بی زۆر ئیش لەسەر هەست و سۆز ئەەکەین دیمەنەکان نیشانین و هەست و سۆز و ڕوژاندنێ دروست ئەەکەین کە لەوانەیە هیچ کۆمەکێک نەبەوان بگەێنێت نە بە کەسەکەی بگەێنێت بۆی میدیا ئەتوانێت بە شێوازێک ئەم پەیامانە بگەێنێت کە هەستی مرۆڤ دۆستیەکەی زیاتر تیا بڵاو بێت وەک لە هەستی عاتفیەکە بوروژێنێ بۆی زۆرترین تەماشاکەری هەبێت ئەو لاپەڕەیە. لە بابەتی ڕووداوی زەبرئامێز ئەوەی گرنگە خەڵک بیزانێ ئەوەیە هەموو ڕووداوێک کە هەستەکەی مەترسی لەسەر ژیانی خۆت هەیە خۆت شاید حاڵی ئەوەی کە مەترسی لەسەر ژیانی کەسێکی تر هەبێ مەرج نییە ڕووداوە سروشتەکان بن ئەکرێت توندوتی ژە خێزانیەکان بێ ئەکرێت توندوتی ژیانە بێ کە ناو کۆمەڵگەیە هەیە ئەکرێ دەست درێژیکردنی سێکسی بێ دەست درێژیکردنی چۆن لەنجەستەیی و لێدان بێ هەموو ئەمانە ئەبن بە ڕووداوی زەبرئامێز و ئەکرێ ببێ بە سەرچاوەیەک بۆ توشبوونی کەسەکە بە هەنێک گرێ و گرفتی دەرونی.